الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان في خوش حالم لاواني كم لسورة التكوير بخزمتها مقامو بس رزامن دي خواهي قولوه وادان ميو عزيز سود اللي وربقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت وإذا الجبال سيرت وإذا العشار عطلت وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وإذا النفوس زوجت وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت. برخوش شوستان ديار أو سورة تجوك معلومة سورة مكية. خوي سبحانه وتعالى لسرتادا باز لسان روداوێک دەکا لەو ڕووداوانێکەوە وەکو سەرەتان لە بۆ دەستپێکردنی ڕۆژی قیامەت. پاشان باز لە چەند ڕووداوێک دەکا، پاس لە چەند مەشهەدێک دەکاتن لەو مەشاهیدانێکەوە لە ڕۆژی قیامەتدا، واتە لە دوای داگیرسانی ڕۆژی قیامەت و هەڵگیرسانی ڕۆژی قیامەت ئەو مەشاهیدانە ڕوودەدەن. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتعالا لە خلال چەند مەشهەدێکدا لۆمان دەجێڕیتەوە. ئەو جا لەو کاتێک کە ئەو شتانە ڕوودەدەن، ئیتر هەر کەسێک ئەو کاتە لۆی بەدیار دەکەویتەوە ئەو چی لەگەڵ خۆی هینایە لەو کار و کردوانێکەوە لە ڕۆژی قیامەت ئەنجامیدایە و لەوێن دەرێ ئامادەیە. ئەو جا پاشان خوای گەورە سوبحانەهو وتعالا سوێن بە چەند شتێک دەخوا لەو مەخلوقاتانەی خۆی کەوە هەمووی دەلاتە لەسەر عەزەمەتی خوای گەورە سوبحانەهو وتعالا، بۆی کەوە لەسەر ڕازگۆیی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەویان ڕەسوول الله و لەلایەن خوای گەورەوە ئەو پەیام و وەحیەی پێبەخشرایە. ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتعالا باز لە صدق و ڕازگۆیی پێغەمبەری خوا دەکا و ئەو جا باز لەو وەزیفە و باز لەو ذیکر و قورئانەی دەکا کەوە ئەو پێیتی لە بۆ خەڵکی هینایەتی کاتێکەوە ئەو خەڵکە لەلایەنی خوای گەورەوە سوبحانەهو وتعالا ئازاد کراینە کە هەر کەسێک بێوێ ئیمانی پێبینی، هەر کەسێکیش مەبەستی نیە دەتوانی ئیمانی پێنەینی، دیارە عاقبەت و سەرنجامی هەردوو لاش دیارە. ئیتر ئەو ئازادیەی کەوا بە ئینسان بەخشرایە کەوا مخەیەرە ئیمان بینی و ئیمان نەینی وەکو خوای گەورە وەکو ئیرادەیەکی کەونی کە لەسەرە، دیارە خوای گەورە سوبحانەهو وتعالا حکمەتی تێدا، مەشیئەتی خوای گەورە ئەو هابووە کەوا وەکو رب العالمین سوبحانەهو وتعالا مەشیئەتی وابووە کەوا ئەو ئینسانە مخەیەر بی. ئیتر اختیاری ئەو ئینسانە لە ضمنی اختیاری گەورەی خوای گەورەیە سوبحانەهو وتعالا. بەڵێ ئەو جا یەکەم ئایەت وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالا دەست پێ دەکەوت دەفەرمی ئیذا الشەمس کوورت. ئیذا الشەمس کوورت واتە کاتێک کە ئەو ڕۆژەی کە دەیبینین دەپێچرێتەوە، کوورت دەپێچرێتەوە و ڕووناچی تێدا نامینێ. جا پێشەوە بینە سەر ئەو ئایەتە پیرۆزەش لە سەرەتادا ئەو حەدیسەش کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە وەصفی ئەو سوورەتەدا دەفەرمی کە حەدیثێکە ئیمامی ئەحمەد و ئیمامی ترمذی و ئیبن المنذر والطبرانی و هەروەها ئیمامی حاکم هەموو ئەوانیان ڕیوایەت کردێ و ئیمامی حاکمیش تەصحیحی دەکا و ئەلبانیش دەڵێتن حەدیثێکی صحیحە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی من سره أن ينظر إلى يوم القيامة كأنه رأي عين. هەر کەسێک دەیەوێ تەماشای ڕۆژی قیامەت بکە وەکو ئەوەی کە بە چاوی خۆی دەیبینی، یعنی هەر کەسێک دەیەوێ تەماشای ڕۆژی قیامەت بکە وەکە ئەنەما بە چاوی خۆی دەیبینی، فەلیەقرأ بە ئەو سوورەتانە بخینتەوە إذا الشمس كورت وإذا السماء انفطرت وإذا السماء انشقت. کەواتە هەر کەسێک دەیەوێتن تەماشای ڕۆژی قیامەت بکە وەکو ئەوەی کەوە بە چاوی خۆی ئەو ڕۆژە دەبینی، ئەوە بە ئەو سێ سوورەتە بخینیتەوە. بەڵێ ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتعالا وەکو لەسەرتادا باسمە کە لە یەکەم ئایەتدا دەفەرمی ئیذا الشەمس کوورت، ئەوە چەند ڕووداوێکە کە والله ئەعلەم ئەو ڕووداوانە لە پێشی هاتنی قیامەت واتە لە سەرەتای دەستپێکردنی ئەحداسە کەونیەکاندا ڕوودەدەن، ئەوجا لە دوای ئەوەی بەتەواوەتی ژیانی دنیا نامینێ و ئەوجا ژیانی قیامەت دەست پێ دەکا. ئیتر یەکەم شت کە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتعالا باسی دەکاتن ئیذا الشەمس کوورت. دیارە کوورت لە تەکویرەوە هاتیە، تەکویر واتە لە زمانەوانی بەو معنایە دێکەوە کو جەمەدانی یەک شتێک بپێسرێتەوە لەسەر شتێکی دیکە. ئیتر
هەر پێچانەوەیەک لەو پێچانەوەیە پێی دەگوترێت کەور کەواتە ئیدە الشەمس کوویڕەت واتە ئەو شەمسە و ئەو ڕۆژە کە ئێستا ئەمە دەیبینین کە سەرچاوی ڕووناچی و سەرچاوی گەرماتی لە بۆ ئینسانەکان کە زۆر زەرورە لە بۆ ژیان ئینساندا ئەو وەزیفەیە کۆتایی پێدێتن وەکو خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمیتن والشەمس تەجری لمستقر لها ذلك تقدير العزيز العليم باڵێ ئەو شەمسە بەخۆی و بە مەجموعەکەی دەڕوا لە بۆ جێگایەک تێدا ئیستقرار بکە و کۆتایی پێبێ ئیتر ئەو ڕۆژە ڕۆژێک دادێکەوە کۆتایی پێدێ و ئەو جادە پێچرێتەوە لە ضمنی ئەوەش وەکو خوای گەورە دەفەرمێ یەومە نەطوی السەماء کەطەی السجل للکتب بەڵێ ئەو ئاسمانە بە گشتی دەپێچرێتەوە لە ضمنی ئەوەش ئەو ڕۆژە دەپێچرێتەوە ڕووناچی نامینێ وإذا النجوم انكدرت واتە کاتێکەوە ئەستێرەکان هەڵدەوەرین و دەکەونە خوارێ و تاریک دەبن بەڵێ ئینکیداریش دیارە لە ئیدە الشەمس وإذا النجوم انكدر لە ئینکیدارەوە هاتێ الانكدار لزمان عربي هو الإسراء المتوسط في العدو واتە پەلەکردنە چین مامناوەندی لە ڕۆیشتن ئەوە پێی گوترێ ئینکیدار کەواتە لێرەدا بمعنایەکی دیکەش لێک درێتەوە ئینکیدار بمعنى الانقضاض وەکو کە دەگوترێتن کاتێکەوە تەیرێک ئەوانەی کە وەکو باز و ئەو شتانە کاتێک کە لە بۆ فەریسە و نێچیرەکەی دێتن لەسەرەوە لە ئاسمانەوە زۆر بە خێراییدا دەبەزیتن بمعنى انقضاض إذا دلين انكدر الطير إذا انقض وهوى في طيرانه بسرعة يريد الوقوع على شيء ما كفريسة كواتا بو معنى يجد كواتا ليردا لو معنانا زانان أو يليك كوا أو أستيران كاتي كوا بخيرایی هەڵدەوەرێن و دەکەونە خوارێ و تاریک دەبن ئەو ئاسمانە بەو شێوەی نامینە کە ئێستا دەیبینین وإذا الجبال سيرت وكاتێکەوە چیاکان بەڕێ دەکرێن واتە دەڕوێندرێن حرەکەیان پێدەکردرێ ئەو چیانەی کەوا ثابتترین شتن لەو سەرزەویە کە ئێمە لەسەری دەژین ئەویشیان وا نامینێ بەڵکو لە ڕۆژی قیامەت چەندین گۆڕانکاری بەسەردادێ کەوا یەکەم خوتبەی والله عالم ئەوەیە کەوا دەڕوێندرێ لە جێگای خۆی کاتێک کە ڕۆیشت ئەوجا سەبرە خاو دەبیتەوە ئەوجا وەکو مەراحیلەکانی دیکەکەوە خوای گەورە لە جێگای دیکە ئاماژەی پێکردێ کە ئاخر مەرحەلەی ئەو چیانە ئەسڵەن وجودیان نامینێ و دەبنە سەرابێک کەوا ئەسڵەن وجودی نامینێ وإذا العشار عطلت وكاتك أو اشتراني كوا أوسن وازيان لي دهندري وإهمال دكرين ديار عشار جمعي عشراء أو حشتريه كوا حمل أوس يكي لسروي دمانجا وبالتأكيد حشتريش يكا لو سرتساواني ساماني إنسان كان أو لو منطقاني كوا موجودة ديار استاج دقل دابي ساماني شي زور بنرخة وزور اهتمامي بيدادريتن ئیتر بە تایبەتی کاتێکەوە ئاوز دەبی و بە تایبەتتریش کاتێکەوە ئاوسەکەی هەراش دەبی وەکو لە مانجی دەیەمی ئەوجا ئەو کاتە زۆر گرنگی پێدەدرێ بەڵام کاتێکەوە ئەحداس و ڕووداوەکانی ڕۆژی قیامەت دەست پێ دەکا لەو حاڵەتەی ئەو وشترەیکەوە هەندە بە قیمەتە ئاوسە لە مانجی دەیەمین تعتیل دەکرێ واتەوازی لێ دەهێندرێ ئیهمال دەکرێ پشتگوێ دەخرێ حسابی لۆ ناکرێ لەبەرەوەی ئەحداس و ڕووداوەکانی ئەو ڕۆژە موسیبەتەکانی زۆر گەورەتر لەوەی کەوا کەسێک بیر لە سامانی بکاتەوە وإذا الوحوش حشرت وكاتێکەوە ئەو جانەوەرانەی کەوا دڕندەن کۆکرانەوە دێرەدا وەکو زانان دەفەرمون ئەو جان لەبەرانەی کەوا وەکو دڕندە و ئەوانەی کە چێوین عادەتەن کە پەرت و بڵاون لە چیاو لە دەشت و لە بیابانەکاندا بە طەبیعەتی حال پەرت و بڵاون لەبەرەوەی هەر یەک لەوان لەسەر ئەوی تر دەژێ بەڵام لە هەول و ناخۆشی ئەو ڕۆژەدا هەتا ئەو جان لەبەرە دڕندانەش هەر هەمووی خڕ دەبنەوە لە جێگایەکدا هەر هەمووی خڕ دەبنەوە بە مەبەستی ئەوەی کە پێکەوە خڕ دەبنەوە تاوکو هەست بە ئەمن و ئەمانێک بکەن لە شدەت و ناخۆشی ئەو ڕۆژەدا ئیتر بەو شێوەیە وإذا الوحوش حشرت وإذا البحار سجرت وكاتكوا أو بحراني دنيا وات أو دريا وزريانة
هەڵدەگیرسێن و ئاگریان تێبەردەبی و گڕدەگرن و خودەندێک لە مفەسرین دەفەرمونون سجیرەت واتە بە معنای ئەوەی کەوە تێکەڵی یەکتر دەبن کەواتە بە چەند معنایەک لێکدرایتەوە وەکو زانان دەفەرمونون سجیرەت لە تەزجیرەوە هاتیە بە سەجریش بە معنای ملء و پڕبوون دێ ملء و پڕبوون و هەروە بە معنای تەفریغیش دێتن چکە لە کەلیمەی یەک لەو کەلیماتان لە زمانی عەرەبی کەوە ئەضدا دەواتە دوو معنای دژ بە یەک دەبەخشی حەسەب سیاقی لە جوملەکەی و هەروە بە معنای ئیقاد و داگیرسانیش دێ ئیتر وەکو مانع نییە کەوە ئاەتەکە يحتمل هذه المعاني براسی ئەو معنانە هەمووی لە خۆ دەگریتن کەواتە بە معنای ئەوەی کەوە ئەو زەریا و دەریانەی سەر ڕووی زەوی پڕ دەبن بە لە نەتیجەی ئەوەی کەوە هیچ حاجز لە نێوانیان نامینێ و هەمووی دەگەنەوە یەکتری و ئیتر یەک پارچە پڕ دەبن ئەو بەحر و محیتاتانە و پاشانیش تەفریغ دەبی بەچی تەفریغ دەبیتن بەوەی کەوە ئەو ئاوە لەلایەنی لە ناخی زەویەوە قوت دەدرێ و یاخود بە هەر شێوەیەش کە دەبیتە بوخار و نامینێ و هەروها دادەگیرسێن و گڕدەگرن بەوەی کەوە ئەو مەوادانەی کەوا لە ناخی زەویدایە کەوا مەوادی مشتعیلە وەکو نەفت و غاز و ئەو بەڕاکینانەی کەوا تێیدایە لە ناخی زەویدا هەڵدەقوڵێ و ئیتر ئەو بەحر و ئەو محیتاتانە دەبنێ یەک پارچە لە ئاگر خوا پەنامان بدا. پاشان ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە مەرحەلەی دووەم لەو علاماتانەکەوە لە پاشی دیارە هەتا ئەو ئەحداسانە وەکو زۆرێک مفەسرین دەفەرمونون ئەوە سەرەتای دەستپێکردنی ڕۆژی قیامەت و کۆتایی هێنانە بە ژیانی دنیا ئەوجا لە پاشان ژیانی قیامەت و ژیانی زیندی بوونەوە دەست پێ دەکا بەوەیەوە ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمێ وإذا النفوس زوجت دیارە تەزویج لە زمانی عەرەبی بە معنای ئەوەی دێ قەرنی الشەیء بشەیء واتە شتێک بهێندرێتە لای شتێکی دیکە جا لێردا بە دوو شێوە لێکیان دایتەوە زانایان وإذا النفوس زوجت واتە ئەو ڕوحانەی کەوا جودا بووبۆ لەگەڵ لاشەکەی لە کاتی مردندا لەو حاڵەتەی کە ڕۆژی قیامەت دەست پێ دەکاتەوە ئەو ڕوحە دەگاتەوە لاشەکەی خۆی لە بەرەوەی خوای گەورە لاشەکانی زیندی دەکاتەوە ئیتر تەزویجی نفوس بۆ معنایە دێکەوە ڕوح و لاشە بە یەکتر دەگەنەوە ژیانێکی نوێ دەست پێ دەکاتەوە بەڵام لە بۆ ئەوەی کەوا حساب و کتابی لەگەڵ بکرێ و یاخود هەندێک لە مفەسرین دەفەرمونون وإذا النفوس زوجت بۆی کەوە هەر با بڵێن هەر سنفێک لە خەڵکی لەگەڵ یەکتری کۆ دەکرێنەوە هەر ئومەتێک لەگەڵ یەکتری کۆ دەکرێنەوە واتە ئەوانەی کەوە لەسەر عەقیدە و بیر و باوەڕێک ژیاین ئەوان لەگەڵ یەکتری کۆ دەکرێنەوە احشروا الذين ظلموا وأزواجهم ئیتر ئەوانەی کەوا زاڵم و ستەمکار بووینەوە و ئەشباههم واتە هەر سنفێک لەگەڵە خۆی کۆ بکرێتەوە دیارە هۆرد و چیواریدە لە بەرەوەی بەفعلی ئەو ڕوحە لەگەڵ ئەو لاشەی یەک دەگرنەوە زیندی دەبنەوە و هەروەها هەر سنفێکیش هەر جۆرێکیش لە ناو خەڵکی لەگەڵ سنفەکەی خۆی کۆ دەکرێتەوە والله أعلم. وإذا الموءودة سئلت و هەروەها کاتێکەوە مەوعودە ئەو کچانەی کەوە زیندە بەچاڵ کرابوون بە زیندیاتی کاتێکەوە لە جاهیلی بەو شێوەی ڕەفتاریان لەگەڵ کەس دەکرد و هەم لەبەر ئەوەی کەوا دەترسان لە فەقیری هەم لەبەر ئەوەی کەوا پێیان شەرم و پێیان ئەوە بووکەوە کوو بە چ شێوەیە گەورەی بکەن ئەو کچەی لەبەر ئەوی لە ناو خەڵکی پێسەر شۆڕ دەبوو بە تەسەوری خۆی ئیتر بەو نەزرە جاهیلی کەوا هەیبوو ئیتر دەچوو زیندە بەچاڵی دەکردوە ئیدە المەوعودە سئلت ئیتر لەو ڕۆژەدا مەوعودە ئەو کچە کەوا زیندە بەچاڵ کرا ئەو پرسیاری لێ دەکرێتەوە بئەی ذەنب قوتیلت بە چ گوناه و تاوانێک کوژرایە بە چ گوناه و تاوانێک کوژرایە کەواتە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە لە هەموو زاتێک عالمترە سوبحانەهو وتەعالا خۆ چاک دەزانی ئەو کچە هیچ گوناهی نییە کەوا کوژرایە بەڵام لەبەر چی دەفەرمی لەوی دەپرسرێتەوە خوای گەورە وەکو مفەسرین دەفەرمون لە بۆ هەندێکەوە تێمان بگەین ئەگەر مەوعودە کەوا کوژرایە و بەستەم کوژرایە پرسیار لێ بکرێتەوە ئەوە معنای وایە ئەو کەسەی کەوا کوشتیتی بە تەئکید ئەویش پرسیاری لێ دەکرێتەوە و هەروە سزا دەدرێتن کەواتە لە پێشچاوی هەموو خەڵکی ئەو ئافرەتە و ئەو کچەی کەوا زیندە بەچاڵ کرا پرسیاری لێ دەکرێتەوە قڕ بەسەر ئەو کەسەی کەوا کوشتیتی دەبی چی بەسەر بێتن خوای گەورە بە چ شێوەیەک سزای بداتن
وإذا الصحف نشرت وإذا السماء كشطت. أو جاء صحف أعمال كصحيفي كردوكان إنسان كان نشر دكريتو توزيع دكريو بسر خلچيدا هر کەسێک بەدەستە ڕاست بە سەب لە خەدەر کردەوەکانی خۆی وەری دەگریتن. وإذا السماء كشطت ئیتر لەو علاماتانی دیکەشکەوە لەو ڕۆژەیدا ڕوودا بەڵام لەبەر تەوابوونی کات إن شاء الله تعالى لێرە دەوەستین إن شاء الله لە وانەی داهاتوو دێنەوە خزمەت ئاەتەکان و زيادة باسی لێوە دەکەین. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.